ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی هاوین و بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما و نەبوونی مەلەوانگەی پێویست بەشێکی زۆری هاوڵاتیانی سنووری گەرمیان بۆ مەلەکردن و بەسەربردنی کاتێکی خۆش ڕوو دەکەنە ڕووباری سیروان، بەڵام نەبوونی مەرجی سەلامەتی و لەبار نەبوونی ڕووبارەکە لە هەموو ڕوویەکەوە بەتایبەت نەبوونی تیمی غەواس هاوڵاتیانی دووچاری ترس و گرفت کردووە. وەڵاهی خۆتانزان جۆی کەلار گەرمیانە و جەوەی گەرمە و ئیتر کارەباش نقطێتەوە باش نییە لەم فترەیە بۆ هاتین بۆ سەر سیروان بۆ خۆمان مەلاکەین و خۆمان فێنەکەینەوە. وەڵاهی هیچ مەرجێ سەلامەتی تیان نییە، مەرج سەلامەتی هیچ تیان نییە، بەڵام ئیترەکەوێت سەر و شەخسە خۆی ئەگە مەلەوان بێ ئەتوانێت بۆ خۆی ببێریان ئەتوانێت نەجادەیە لەگەڵ خۆی بێرێ لەگەڵ بۆی یارمەتی بدا نەخنکیە شتیاوەتە. ئەوەی مەلەوانی نازانێ من پێشنیارەکەم نییە، چونکە ئەمە ئێستا ئەو غەسلانەکە لێرە ئیشەکەن گۆمیان دروست کردووە بەڕاستی سقە لەسەری نییە بە هیچ شێوەیەک. ئەگەر ئەوەی مەلەوانی نازانێت کایان یەکەم نێنە سەر سیروان بە تایبەتی مناڵ چوک نێنن. وەڵا ئەرکی حکوومەتە ئەرکی حکوومەتە تیمێک دروست کات، چونکە ئێمە لەسەر ڕووبارین ئەبێتیمان هەبێت بەڕاستی، چونکە تا ئێستا نەمبینیەوە من لە کەلار تیمم نەبینەوە، تیمی پاکردنەوە تیمی ئەمقاز هیچ تیمێکم نەبینەوە، بەڕاستی پێویستمانە هەبێ کێکی زۆر ڕوو لە سەر ڕووباری سیروان بکە، بەڵام ڕووباری سیروانش بەهۆی ئەوەی مەرجەکانی تەندروستی و مەرجەکانی سەلامەتیتیان نیە پارێزاویتیان نیە بۆیە هاوڵاتیان دەبێ کاتێ ڕوو دەگەڵە سەر سیروان نەجاتە و ئەو ئەمراجانی لەگەڵ خۆیان نابێنن کە ئەو پاراستنی خۆی بەکارتێنن. پێویستە بەرگری شارستانی تیمێکی لەسەر ڕووباری سیروان بۆ حاڵەتە نەخوازراوانەی کە لەسەر ڕووبارەکە ڕوودەدات و چاوێکیان بۆ خەڵکەوە بێکە لە مەرجەدا بە زۆی ڕوو دەکەنە سەر ڕووباری سیروان. وتەبێژی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی گەرمیان نەیشاردەوە کە هیچ مەرجێکی سەلامەتی لە ڕووباری سیرواندا نییە و بەهۆی بەرفراوانی و پانتایی ڕووبارەکەش ناتوانن هیچ بنکە و تیمێکی غەواس و فریاکەوتن لە سنووری ڕووبارەکە دابنێن. ئێمە دیارە تیمێکی غەواسمان هەیە لە بنکەی کەلارە پەیوەندیمان پێوەکە ناکرێ، یعنی شوێنەکە شوێنێکی سیاحی نییە. ڕووباری سیروان لە دەربەنیخانەوە دەستی پێەکە تاکو و جەلەولا لەی ماوە دوور و درێژەشە خەڵک لەسەرەتی نەحێ لەسەرەتی قەزا لەسەرەتی دێ لەسەرەتی لە هەموو شوێنێکە و شوێنێکی تایبەت نییە بۆ ئەوەی تیمێکدا بمەجرێ لەو شوێنە. ئەوە بۆ دەریاچەیەکە بێ وەک دەریاچەی دۆکان دەریاچەی دەربەنیخان ئەکرێ لەوێ دابنێ، بەڵام بۆ سەر سیروان بە هیچ شێوەیەک ناکرێ بنکەیەک لەوێرە دابنێ، چونکە شوێنەکە زۆر بەرفراوانە. کەمی مەلەوانگەکان لەگەڵ گرانی نرخی کاتژمێری مەلەکردن لە مەلەوانگە تایبەتەکان و کەم تەرخەمی لایەنی پەیوەنددار و حکوومەتی هەرێم لەم بابەتە وای کردووە هاوڵاتیان بۆ مەلەکردن بچنە ڕووباری سیروان. بەو هۆیەشەوە ساڵانە چەندین کەس دەبنە قوربانی. هەر بەپێی ئامارێکی بەرگری شارستانی گەرمیان لە ساڵی ڕابردوو 14 کەس لە کاتی مەلەکردن لە ڕووباری سیروان خنکاون و چەندین کەسی تریش لە خنکاندن ڕزگار کراون. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.